دوای فشار و هەوڵەکانی بافڵ جەلال تاڵەبانی بۆ چارەسەرکردنی خەرجکردنی دەرماڵەی خوێندکارانی زانکۆی سلێمانی یەکەم دەرماڵەی خوێندنی ئەم ساڵیان وەرگرت. بینی خوێندکاران بە تین و گرنگێکی زۆرەوە هاتون بۆ دەرماڵە وەرگرتن چکەوەکە خۆتان ئاگادارن ئێمە نزیکەی مانگێک بوو داوای دەرماڵی خوێندکارانە کە چەندی ساڵ بڕابوو خۆتان نەزانن دەرماڵە زۆ گرنگە لە وەسحی ئێستاە لەم بارودۆخی ئێستاە بۆ تەڵەبە هەم بۆ شار هەم بۆ داخلی مەرجە بڵێ دەرماڵە تەنها بۆ تەڵەبی داخلی پێویست بێتن چونکە ناوشاریش حەقیەتی و ماشەڵڵا ڕێژیان لێمەش زۆرترە ناوشاریەکە خۆت ئاگادار. بەڵام ئەوەی گرنگترە بە دائیمیکردین و بە پرۆژە یاساکردنی دەرماڵەیە. هەرچەندە لەگەڵ جەنابی وەزیر دکتۆر ئارام بیش باسمان کردووە زەختی لەوە کردوێتەوە کە بە دائیمی ئەکرێت و سوپاس کاک پاڤێڵ دەکەین هەستا بە دابینکردنی ئەو دەرماڵەیە چونکە بەڕاستیت پێ بڵێم زۆر خوێندکار هەمووی پێویستی پێێتی بە تایبەتی ئەوانەی لە بەشە ناوخۆیەکانن ڕۆژانە گوێبیستی چەندین چیرۆکی تراژیدی ئەبین لە ئەوەی خوێندکاران و لە بەشە ناوخۆیەکانەوە خوێندکار هەیە جل بۆ خوێندکارەکانی هاوژوورەکانی تری ئەشوا بۆی پارەی خواردنەکان نایە چونکە پارەی پێ نییە. خوێندکار هەیە بە گریانەوە تەلەفۆنی بۆ کردوم ئەڵێ پارەی ڕێگام پێی نییە یعنی بابڕی 7 ملیار و 250 ملیۆن دینار لە بودجەی وەزارەتی دارایی تەرخان کراوە بۆ پاڵپشتی دارایی خوێندکاران کە بە پێی شوێنی جوگرافی پارەکە دابەشکراوە و بۆ خوێندکارانی ناوشار بڕی 40,000 دینار و بۆ خوێندکارانی دەرەوەی شار بڕی 60,000 دینار دیاری کراوە. بە پێی نووسراوی وەزارەتی دارایی ئەم دەرماڵەیە بۆ ئەم ساڵی خوێندنە و سەرۆکایەتی زانکۆی سلێمانی داوا دەکەن کە ئەو پرۆژە یاسایە بۆ ساڵانی دیکەی خوێندنی خوێندکاران بەردەوام بێت. بڕیارەکەی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران جەخت لەوە ئەکاتەوە کە خەرجکردنی ئەم دەرماڵە لە مانگی 2022 دەست پێکا و بۆ ساڵی خوێندنی 2021-22 واتە بە پێی بڕیارەکەی ئەنجومەنی وەزیران ئەم دەرماڵە بەردەوامە بێتەوە و کۆتایی مانگی 6 لە 1/7 ساڵی خوێندنەکەمان تەواو بێ خوێندکاران کۆتایی بە دەرز و دەوریان تاقیکردنەوەکانیان دەهێنرا بۆ یە کۆتایی بە دەرماڵەش دەهێنرێت و سەبارەت بە ساڵی داهاتوو کاتە خوێندنی 22-23 پێویستی بە بڕیارێکی نوێی سەر دابینکردنی دەرماڵە لە دوای زنجیرەیەک خۆپیشاندانی خوێندکارانی زانکۆ دێت کە لە چەند مانگی ڕابردوودا ئەنجامیاندا بەڵام هەوڵەکانی بافڵ جەلال تاڵەبانی وەک یەکەم کەس بۆ پاڵپشتی لە مافی خوێندکاران هەوڵەکانی گەیاندە ئەنجام و ئەمڕۆ خوێندکاران یەکەم دەرماڵەیان وەرگرت. ڕێزان محەممەد، کورسان نیوز، سلێمانی.